ئەچمە کەرکووکی عزیز و خۆشەویست و گفتوگۆکەم لەسەر کۆڕێکی شیعری کە تایە دوو لە شاعرە لاوەکان کۆکاتەوە دیارە ڕۆژی 15 مانگە لە چوارچەوەی کار و چالاکیەکانی یەکێتی لاوانی کوردستانە چەندین چالاکی بەڕێوەچۆیەکێکش لەو چالاکیانە کە دەستگیرۆیی دوو شاعری لاو بۆ کەوانی شارێک لە ئاوێزان نووری و عمەر سەیدا کە بەڕێزیانێکەکەن لە شاعرە هەرە دیارەکان دیارە خۆی گرنگی کۆڕەکان و ناساندنی کتێبەکان و دواتر خوێندنەوەی بەشێک لە بەرهەمی نێو کتێبەکان و دواتیش گفتوگۆکردن لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و ڕەخنەگرتن لە بەشێک لە بابەتە ئەدەبیەکان گرێکی و تایبەتمەندی خۆی هەیە و لە کەرکووکی ئازیزیش ئەم کۆڕ و بە بڵێن کۆبوونەوانە واروە ئەم بابەتە ئەدەبیانە بە شێوەیەکی گشتی تایبەتمەندی خۆیان هەیە و هەمیشە بە بەردەوامی کاری لەسەرەکرێت و بەردەوامی هەیە. ڕۆژی 15 مانگە لە چوارچەوەی کار و چالاکیەکانی یەکێتی لاوانی کوردستان لقی کەرکووک بۆ دەرخستن و پەرەپێدانی تواناکانی گەنجانی شارەکە کۆڕێکی شیعری بۆ هەردوو شاعری لاو ئاوێزان نووری و عومەر سەیدا ڕێکخرا. لەو کۆڕە شاریەدا کە بە ناونیشانی وابزانە دنیا هێشتا جوانە بەڕێوەچوو هەردوو شاعری لاو بە خوێندنەوەی تێکستەکانیان و پیشاندانی دیوێکی دیکەی زمان ئامادەبوونیان ئاوێزانی جوانەکانی شعر و هونەری و شەسازی کردبوو. گەڕانەوەم لە وڵاتی نەرویج ئەمە دووەم جارە کۆڕەژێڕم لە شاری کەرکووک لە شارەکانی تر کەویش هات کەمتر زیاتر هەوڵمان داوە کار لەسەر نووسین بکەین ئەوەنەی کار لە چالەکەکان بکەین. ئەمڕۆ لێرە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لقی کەرکووک وەسان ئەرشان کێشا بەگرتنی گۆڕەکە و ماوەیەکی چەند ڕۆژێکە ماندوو بنە بە ئامادەکاریەوە. ئێمە لێرە کۆمەڵە تێکستی جیاوازمان خوێندەوە بە هەم لە ستایلی جیاواز هەم تێکستی نوێ هەمێکش لەوانی لە ڕابردووە نووسیمانە زۆر مای خۆشحاڵیمان بوو کە جەماوەرێکی بەرچاو ئامادە بوون و ئەمە چاوەڕان نەکرا بوو بە ئێمە چونکە بەڕاستی سە لە شارەکانە گوێگر و یگانگەری جیدەر بە کۆڕ و سمینارەکان کەم بوونەتەوە بەڵام ئەمڕۆ جەماوەری کەرکووک ئێمەیان خۆشحاڵ کرد.